وەک باسم کرد بە سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز ئاریا فەریقمان لەگەڵایە کە کارمەندی بەشی پرۆژەکانە لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان. کاک ئاریا بەیانی و باش سوپاس لەگەڵمان ئامادی لە ستۆدیۆ. بەیانی بەڕێزیشتان باش، زۆر سوپاس. کاک ئاریا با سەرتالەوە دەست پێ بکەین بیرۆکەی بەڕێوەچوونی ئەم ئیڤێنتە چۆن بوو لە سەرەتاوە؟ ئایا پێشتر ئەم ئیڤێنتە بەڕێوە چوو یاخود ئەمە یەکەم جارە بەڕێوە بچێت و چەند ڕۆژی خایان؟ زۆر باشە، زۆر سوپاسان دەکەم دووبارە. وەکو ئاشکرا لێ بەڕێستانم پرۆژەیەکی هاوبەشە لە بینی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی جیهان سلێمانی. هەر بۆیە ئەم پرۆژەیە بیرۆکەی هەر سێلایەنە و بە چەند قۆناغێکی دوورودرێژ تێپەڕیوە، چەندین کۆبوونەوە و لیژنە دروست کراوە تاوەکو گەشتوینەتەوە قۆناغی کە پرۆژەکە جێبەجێ بکەین. پرۆژەکە یەکەم جارە جێبەجێکرێت لەسەر ئاستی عێراق و تاوەکو ئێستا شتێکی هاوشێوە نەکراوە. هەر بۆ باڵێن بۆ بۆنەوە ئێمە ئیڤەنتەکەشمان تەنیا یەک ڕۆژ بووە، بەڵام نزیکەی 8 مانگ کارکردنی پێویست بووە تاوەکو گەشتوینەتەوە قۆناغی ئیڤەنتێکی لەو شێوەیە ئامادە بکەین. بەڵێ کاک ئاریا، ئەو کەسانی کە پرۆژیان پێشکەش کردووە تەنها لە کوردستانە یاخود عێراق و وڵاتێکی وڵاتانی تر دەگرێتەوە؟ ئێمە پرۆژەکەمان کراوە بۆ سەرجەم پارێزگاکانی عێراق، واتە لە هەموو پارێزگاکانەوە توانیویانە پرۆژە پێشکەش بکەن. بەڵام بەدەر لە عێراقیش لە چاینا لە دوو زانکۆ پرۆژەمان بۆ هاتووە کە بە خۆشحاڵیەوە یەکێک لە پرۆژەکان فەند کراوە و سپۆنسەر کراوە لەلایەن یەکێک لەوە بەرهێنەرەکانی کوردستان. هەمامەنگێ دروست بوو و چەند پرۆژیان پێشکەش کردووە؟ بە نزیکەی لە هەموو قۆناغەکان با بڵێن لەوەتەی دەرگامان وڵا کردووە باڵێن بۆ پێشکەشکردنی پرۆژەکان. بە نزیکەی 490 پرۆژێکت پێشکەش کراوە کە بە چەند قۆناغێک ئێمە چەند پێوەرێکمان بۆ داناوە. لە ڕێگەی لیژنەکانەوە تەنیا 50 پرۆژە هەڵبژێردراوە بۆی بتوانن لە پێشانگاکە بەشداری بکەن و لە هەمان کاتایمە هەمانگیمان کردووە لەگەڵ بەسپاسەوە ژووری بازرگانی سلێمانی و بەرهێنەرەکانی کوردستان بەگشتی بزنسمانەکان باوڵێن بۆ ئەوەی بتوانن بێن و سەردانی پێشانگاکە بکەن و ئەگەر پرۆژەیەک لە ئاستی باڵێن تموحی ئەوە نابێیان بزانن کە لە بازاڕی کارە ئیسیفادەی لێکرێ فەندی بکەن و یاخود هاوبەشی لەگەڵا بکەن. یعنی چەند ڕێگایەکماندانەوە بۆی بتوان هاوکاری گەنجەکان بکەن و ئەم پرۆژانە بکرێتە عەرزی واقع و لە بازاڕە کاری پێ بکرێت. تەنها پێشکەشکردنی پرۆژەکان؟ نا تەنیا پێشکەشکردن نەبووە بۆی خەڵک بێت و سێری بکە. ئامانجی پرۆژەکە ئەوە بووە ئەم گەنجە داهێنەرانە کە پرۆژەکانیان ئامادە کردووە لە بازاڕی کارە کاری پێ بکرێت و باڵێن بکرێتە واقعی پرۆژەکانیان، نەک تەنیا لە شێوەیەکی تیۆریا بمێنێتەوە. کاک ئاریا، گرنگی ئەم ئیڤێنتە یاخود ئەو پرۆژانێک کە جیاکراوەتەوە تا چەند ڕێخۆشکەرە بێت بۆ ئەوەی هەلی کار بۆ دەرچوانی پەیمانگا و زانکۆکان لە هەرێمی کوردستان بڕەخسێنێت؟ بێگومان ئێمە هەروەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە تەواوەتی بڕوامان بە توانای گەنجان هەیە و بە تەواوەتی کار لەسەرەوەکەین کە گەنجان بورە بە تەواوەتی کار لەسەرەوەکەین کە گەنجان تواناکانی خۆیان پیشانی کۆمەڵگا بن لە ڕێگەی ئەم جۆرە ئیڤێنتانەوە یاخود هەر چالاکی تر کە بکرێ ئێمە بە خۆشحاڵیەوە بۆیان ئەنجامین و زۆر بەلامانەوە گرنگە کە لە ڕێگەی تواناکانی خۆیانەوە هەلی کاریان بۆ بڕەخسێنینیان بە هەر جۆرێکی دیکە بە هەر شێوازێک ئێمە خۆشحاڵ و شانازی پێوە ئەکەین کە هەلی کاریان بۆ بڕەخسێنین. کاک ئاریا، ئەگەر من خوێندکارێک بم لەوانەیە کە دەرچووی ئەو بەشانە بم کە بیرۆکێکی باشی تایە، من بیرۆکەیەکم هەیە، گەر بەمەوێ پێشکەشی بکەم لەسەر چ بنەمایەک ئەو پرۆژانە بۆ بەشداری ئەو ئیڤێنتە ئەکا؟ وەکو بۆ بەڕێستانم ڕوون کردەوە لە قۆناغەکانی ڕابردووە ئێمە دەرگامان وڵا کردبوو بۆ تەنانەت بۆ تەخەڕوجەکانیش، تەنیا بۆ بەڕێزانە نییە کە لە ئێستا لە خوێندن بەرداوا من توانیویانە ئەوانەی کە خوێندنی شانتاوە کردەوە پرۆژە پێشکەش بکەن. پێوەرەکانیش چەند باڵێن چەند شتێکی سادە و ساکار بوون کە یەکەمیان ئەوەی کە ئێمە زۆر تەرکیزمان لەسەری بووە ئەوە بوو کە ئەم پرۆژەیە لە بازاڕی کارە سوودی لێ ببیندرێ و هەلی کار بۆ چەندین کەسی تریش تەرخام بکە، نەک تەنیا پرۆژێک بێ و باڵێن عەرز بکرێ و شتێکی لەو بابەتە، بەڵکو بیرمان لەوە کردوێتەوە کە ئەم پرۆژەیە سوود بە کۆمەڵگا بگەێنێ، سوود بەم گەنجانە بگەێنێ و بتوانن لە ڕێگەی ئەمە هەلی کار نەک بخۆیان بۆ چەندین کەسی تریش دابین بکەن. باشە کاک ئاریا، ئەم پرۆژانە تا چەند دەرفەت دەڕەخسێنێ بۆ وەبەرهێنان لەداهاتوە کە وەبەرهێنانیش خۆی لە خۆیان بابەتێکی گرنگە، سێکتەرێکی گرنگە لە هەرێمی کوردستانە؟ بێگومان دەرفەتی زۆر ئەڕەخسێنە.
ئەوەی ئێمە دوێنێ لە پێشانگاکە بینیمان شتێکی چاوەڕوان نەکراو بوو زۆر بە گڕوتینەوە بەرهێنەرەکانە هاتن سەری پرۆژەکانیانە کرد و تەنانەت ینی ئەچوونە دیتێڵەوە بۆی بزانن کە ئەم پرۆژانە چ سوودێکە گەێنە بە کۆمەلگا لە داهاتووە و کارێک بکەن ئێمە یەکێک لە پلانەکانیشمان ئەو بووە نەک تەنیا باڵینەوە بەرهێنەرەکان بێن لێرە و بەرهێنان لەم پرۆژانە بکەن بەڵکو ئەم کەسانشی کە بیرۆکەکانیان ئەەکەنەوە واقعی و لە بازاری کارە باڵێن ئیسفادەی لێ ئەکرێ ئەوانیش دواتر بە هەمان ڕێچکە دەرفەتی باشتر بڕەخسێنن بۆ هاوشێوەکانی خۆیان و ئیسفادە بە ئەوانی تریش بگەیان سوود بە چواردۆرەکەی خۆیان بگەیانە. کاکاریا ئەگەر چەند پرۆژێک لەوانەیە کە لە شارەکانی دیکەوە بە یاخود بۆ منە لە شارەکانی دیکەی عێراقەوە ئەگەر لەوێ چەند پرۆژێکتان بەدڵ بێەوە ئەو فەندێکە پاڵپشتی دەکرێت و پاڵپشتێک هەیە بۆ ئەو شارانەی دیکەش یاخود تەنها بۆ هەرێمی کوردستان بێگومان بەبێ جیاوازی بەبێ ئەوەی کە بزانین لە شارێکە یاخود لە شوێنێکەوە هاتووە لە چزانکۆیەکەوە هاتووە بەبێ جیاوازی کارمان بۆ هەمویان کردووە و خۆشحاڵانە هەردوێنێ 5 دانە لە پرۆژەکان سپۆنسەر کراون سپۆنسەری سایاسە و بەگشتی 45 پرۆژێکتەکەی ترکەماوە بەڵێنی ئەویان پێدراوە کە دەرفەتی زۆر باشیان بۆ بڕەخسێنرێ لەلایەن چەند ڕێکخراوێکی بەڕێزەوە هەردوێنێکە لەوێ بوون دەرگایان وڵا کردەوە بۆی دووبارە پرۆژانە بچێتەوە بەردەستی ئەوان بە دیتێڵی باشتر بۆی بتوانن سپۆنسەرێکی زۆر باشیان بۆ بدۆزنەوە و بیخەنە بازاری کارەوە. باشە کاگاریا هیچ پرۆژێکە بوو کە بە دیاریکراوی بێتە جێی سەرنجی ئامادەبووان؟ بەڵێ بێگومان بەنمونە پرۆژەیەک هەبوو یەکێکلانی کە فەند کرا پرۆژەی چاتی ئێمە کە ئەپلیکیشنێک بۆ دروست کرابوو بۆ شێوێت لە ناو 50 پرۆژەکە مەسەن هەندێکیان بزنس مۆدلڵیان دروست کرده بوو بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش شتەکە یاخود پرۆتۆتایپێکیان دروست کرده بوو کە سەرنجی ئامادەبانی ڕاکێشە لەوێ تاقییانە کردەوە بە شێوەیەکی واقعی نەک تەنیا تیۆری بۆی هەم وەبەرهێنەرەکانیش بتوانن باڵێن ئامانجی پرۆژەکە ببینن و سوودەکانی ببینن هەم هاوڵاتیانی بەڕێزیش و خوێندکارانی بەڕێزیش کە هاتوون بۆ سەردانی پێشانگاکە. باشە لەسەر و پرسیاری ئاکام ئەگەر منەوە پرسیارە تەنها لە خۆ بکەم کام پرۆژە سەرنجڕاکێشترین پرۆژە بۆ بەڕێزە و ئەشمێ ئەو بزانم کە پرۆژەکان نمریان بۆ دانراوە یەکەم و دووەم و سێم دیاری کراوە یا خودمە. بەڕاستی ئەگەر ڕێی من وەرەگری من هەموو پرۆژەکان لای من سەرنجڕاکێش بوون بەبێ جیاوازی چکە لە نێو 490 پرۆژە 50 پرۆژەمان هەڵبژاردووە. سەخت نەبوو؟ سەخت بۆ ئەکی چکە منافەسەیەکی گەرم هەبووە لە بینیان و توانیویان ئەو 50 پرۆژەی کە هەڵبژێردراون ئەکید یعنی باشترینەکان بوون بەڵام لە ناو پێشانگاکە یەکەم و دووەم و سێم بوونی نەبووە لای ئێمە هەمویان یەکەم بوون چکە هەمویان پرۆژەکانیان زۆر جوان بووە زۆر بەسوود بووە بۆ کۆمەلگا و بۆ بازاری کار بەڵام بەدەر لەوە ئێمە لە باتی یەکەم و دووەم و سێم هەڵمان ناوە سپۆنسەر بەبێ جیاوازی بۆ هەمویان بدۆزینەوە ئەگەر سپۆنسەرەکە 100% نەبێ 150 بێ هاو بەشی پێکردن بێ هەر چۆنێک بێ لەگەڵ بازرگانێک یاخود و بەرهێنەرێک یاخود هەر کەسێکی تر بیاوێ سپۆنسەریان بکەمە بە خۆشحاڵی و هەمانگیان بۆ دروست دەکەین. باشە کاک ئاریا بیرتان لەوە نەکردوێتەوە ئەم ئیڤێنتە لە داهاتوودا ئەگەر بەردەوامی پێبەن بە هیواشین بەردەوامی پێبەن لە پارێزگاکانی تری کوردستان یاخود لە عێراق بەڕێوی بن یانها لە شاری سلێمانی بە دیاریکراوی بەڵێ بێگومان ئێمە وەکو ئاشکرا لێ بەڕستان هەموو گەنجەکانی کوردستان و هەموو خوێندکارانی کوردستان مەبەستمانە کە تواناکانیان کاری لەسەر بکەین ئاسی زانستیان بەرز بکەینەوە وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەر بۆیە بە خۆشحاڵیەوە لە ساڵەکانی داهاتووە بێگومان پرۆژەکە گەورەترەکەین شەرت نییە تەنیا لە شاری سلێمانی بێ لاچە بچینە شارێکی تر پلانمان هەیە کە پرۆژەکە زۆر گەورەتر بێ بەدەر لەم پرۆژەیەمە چەند پرۆژەیەکی درێژخایانمان هەیە لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە ساڵانە دووبارەیەکینەوە بەڵام بە شێوازێکی گەورەتر و باشتر و ئەیگوازینەوە بە شارەکانی تریش بێگومان ئەم پرۆژەیە خۆشحاڵانە بەردەوامە بێت و لە ئێستا کۆتایی هاتووە کە دوێنێ باڵێن ئیڤێنتەکە بەڕێوە چووە کۆتایی هاتووە بەڵکو لەمە دوژ لەسەر خەتە بین بۆەوەی سپۆنسەر بۆ ئەو پرۆژانی ترکەمەوە بیدۆزینەوە و هاوکاری گەنجەکان بکەین. بەڵێ کاگاریا پێما بێ لە دوو زانکۆی جیاوازی چینەوە پرۆژە پێشکەش کرا و پرۆژانە چی بوون و توانیان سەرکەوتن بەدەست بێن لەم ئیڤێنتایان چۆن؟ لە پێشتر ئاماژەم پێ کرد پرۆژەی چاتی ئێمە یەکێک بولانەی کە سپۆنسەر کرا
یەکێک بولەوانی کە لە زانکۆکانی چایناوە پێشکەش کرابوو تەنها یەک پرۆژەتوانی بەڵێ یەکێک لە پرۆژەکان توانی و 4 پرۆژەکەی تر لە کوردستان و عراق بوون کە سپۆنسەر کراون. بەڵێ چۆن توانیتان هەمامەنگی لەگەڵ چاینایە دروستکەن بۆم ئیڤنت خوێندکارەکە کورد بوو ئەوەی کە لە زانکۆکانی چایناوە ئەپلای کرده بوو باڵم پێشکەشی کرده بوو و خۆشحاڵانە لەسەر خەت بووین لەگەڵیانە. هاوڕێیەکی تریشی هەبوو لەوەی کە یارمەتیەوە بێگومان بەڕاستی ناوەکەی نازانم بەم بورن بەڵام ئەو هاوکار بووە لەگەڵی وەکو خوێندکارێک لەو زانکۆی چاینا ئێمە شتوانیمان خۆشحاڵانە سپۆنسەرێکیان بۆ بدۆزینەوە باکیت سپۆنسەر کراون 100% گرێ بەستیان لەگەڵ کراوە. بەڵێ کاک ئاریا وەک خۆت وتر بەنیازن ئەم پرۆژەیە پەری پێبەن لە داهاتوودا پرۆژەکە فراوان بکەن یاخود پلانی ئەوەتان هەیە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بێ یان بۆ نمونە لە عێراق ئەنجامی بن. باشە ئەی بەنیازن کۆنتاکتی زیاتر لەگەڵ وڵاتانی دەوروبەر و جیانە ئەنجامبن بۆ نمونە ئەوەی کە باست کرد ئەوەی چاینا بەنیازن بۆ داهاتوو ئیڤێنتەکە کە فراوان یەکەن وەک بەڕێزت باست کرد وڵاتانی زیاتر بەشداری بکەن کە ئەمەش خۆی لە خۆیان ئەبێتە سەپۆرتێکی گرنگ بۆ فراوانبوونی ئیڤێنتەکە لە داهاتوودا. ئێمە بڕای تاوامان بۆ هەیە کە تەنیا ئەم چالاکیانە لە چوارچەوەی شاری سلێمانی و هەرێمی کوردستانە نەمێنێتەوە بەڵکو چالاکیەکان پیشانی هەموو جیهان بین توانای گەنجەکانی کوردستان پیشانی هەموو جیهان بین کە بزانن چەندێک گەنجی خوێنگەرم و داهێنەرمان هەیە هەر بۆیە بە خۆشحاڵیەوە کار لەسەرەوەکەین لە ئێستایەوە لە ماوەکانی ڕابردووشە بە تایبەتی لەگەڵ وڵاتی چاینایە پەیوەندێکی زۆر باشمان دروست کردووە و مانگانە لە باڵین ساڵی ڕابردوو ساڵی 2025 مانگانە کورسی تایبەتمان هەبووە کە خوێندکار یاخود با بڵێن کارمەندەکانی خۆمان بنێرینە دەرەوە بۆ بەهێزکردنی تواناکانیان بۆ بینینی خول و دەوراتی جیاواز لەبەرەوە لە ساڵی داهاتووە ساڵی باڵین ساڵی 2026 کە ئێستاین بە خۆشحاڵیەوە کاری باشترەکەین و لە ئێستاە بەشی پەیوەندیەکانمان لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە لەسەرەوەکەن کە پرۆژەکان و ئەو کاروچالاکیانی کە هەمانە بیگوازینەوە بۆ سەرجەم وڵاتەکانی تر لە ڕێگەی پەیوەندیەکانمانەوە یاخود لە ڕێگەی کۆنسوڵخانەکانەوە بێ. بەڵێ کاگاریا تا چەند گرنگە یاخود ئەمە یەکێکە لە پێوەرەکان کە پێویستە تەنها کەسێک پرۆژەکەی دروست کرد بە یاخود چەند واتە بە گروپ بیکە و دواتر هەموو ئەم گروپە دەتوانن سوودمەند بن لەو فەندێک کە پێشکەش دەکرێتەوە ئەوەشی زیاتر جێگەی سەرنجامە پێم بڵێ کە بۆ چوونی تۆ دەربارەی و گەنجانی کە پرۆژەکانیان پێشکەش کردووە ئاستەکانیان چۆنە بینی؟ بەڵێ بێگومان بۆ هەردوو لایەن کراوەیە بۆ تاکە کەس بۆ گروپیش و هەردوو لایەن سوودمەند دەبن لە ئەو سپۆنسەرە یاخود ئەو فەندێکەوەری ئەگرن هەر بۆیە ینی بە خۆشحاڵیە ئەو شتا ئەو پێوەرەماندانە ناو کە تاکە کەسی بێ یاخود گروپ بێ سەبارەت بە بۆچوونی من لەسەر پرۆژەکان پرۆژەی زۆر باشی تیا بوو ینی پرۆژەی زۆر پرفێکتی تیا بوو ئەتوانم بڵێم ینی هەموو بزنس مۆدڵ و هەموو شتێکیان ئامادە کرده بوو بۆ بازاری کارتەنانەت تەنیا ئەو مابوو و بەرهێنەرێک یاخود بازرگانێک بێت و سپۆنسەری ئەم پرۆژەیە بکە بۆی بچێتە بازاری کارەوە. من زۆر خۆشحاڵ بووم بە بینینی گەنجەکان بەڕاستی کاتێک پرۆژەیەکی لەم شێوەیە ئەەکەین ئەو کاتا بینین کە گەنجەکانمان چەندێک داهێنەرن چەندێک بەتوانن و چەندێک گەشتبینن بە داهاتوو بۆ کوردستانیش تەنانەت یانی. بەڵێ باشە کاک ئاریا تا چەند گرنگە بۆ ئیڤێنتەکانی داهاتوو کۆمپانیا ناسراوەکان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بانکێشتی ناو ئیڤێنتەکە بکرێت بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگیان لەو پرۆژانە بێت کە ئەو خوێندکارانە ئەنجامیان یاخود ئەو پرۆژانەی کە داهێنەرانەیە کە جێی سەرنجی ئامادەبووان ڕاکیشێت تا چەند گرنگە کۆمپانیا ناسراوەکان لە ناو ئیڤێنتەکە بن. بە خۆشحاڵیەوە ئەم لەم چالاکی کە ئەنجاممانیاوە چەند کۆمپانیایەکمان لە باشووری عێراق بانگێشت کردووە و پەیوەندیمان هەبووە لەگەڵ ژووری بازرگانی عێراق نەک تەنیا ژووری بازرگانی سلێمانی لە باڵێن ژووری بازرگانی پارێزگاکانی خواروی عێراق و ئەوانیش بانگێشت کراون و تەنانەت چەند وەکیل وەزیرێک و چەند وەزیرێک بانگێشت کراون بۆی ئەوانیش بتوانن لە کارنامەی حکمی خۆیانە بتوانن جێ ئەم پرۆژانە بکەنەوە هەر چۆنێک بێ هاوکاریان بکەن لەبەرەوە ئێمە تەنیا بیرمان لەوە نەکردوێتەوە کە لە کوردستان یاخود لە شاری سلێمانی ئەم شتە ئەنجام بین بەڵکو پرۆژەکەمان گەورەتر کردووە و لە سەرجەم پارێزگاکانی عێراقەوە خەڵک بانگێشت کراوە. ئەی خوێندکاران لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق دەتوانن بەشداری بکەن بە پرۆژە؟ بەڵێ بێگومان بەشداریان کردووە و
پرۆژەکان زۆر باش بوون، زۆر سەرکەوتوو بوون. تەنها لە شاری بەغدا، لە شاری بەسرا، لە چەند شارێکی تریش بەشداریان کردووە لە ئیڤنتەکەی ئێمە. کاک ئاریا، ئەگەر کەسێک یاخود خوێندکارێک پرۆژەکەی پێشکەش کردبێنی توانی بێ بڕاتە ناو ئەو 50 پرۆژەی کە هەڵبژێردراوە، دەتوانێت جارێکی تر ئەگەرم ئیڤنت دووبارە بکرێتەوە پرۆژەکەی پێشکەش بکاتەوە یاخود پرۆژێکی دیکەی هەبێ؟ بێگومان شتەکە وەکوتم لە ساڵانی داهاتوو کە بەردەوامە بێ، ئەکید شتەکە گەورەترەکەین لا چێ ساڵی داهاتوو بتوانین جێگەی 100 پرۆژە بکەینەوە، لا چێ بتوانین جێگەی 75 پرۆژە بکەینەوە. هەر بۆیە ئەو خوێندکارە بەڕێزانی کە چانسیان نەبووە بەشداری بکەن، من دەتوانم لێرە پێیان ڕابگەێنم بۆ ساڵی داهاتوو کە ئیڤنتەکە دووبارە کەینەوە ئەتوانن بەشداری بکەن بە شێوازێکی باشتر. ئەکید یەکێک لاچە یەکێک لە پێوەرەکان لەوان لە پرۆژەکانیانە نەبوو بیان کاتیان نەبوو بێت چاکی بکەنیان بزنس مۆدڵەکان ئامادە نەکردبێ، هەر بۆیە ساڵی داهاتوو توانن ئامادەی بکەن و پێشکەشی بکەن بە خۆشحاڵیەوە لیان وەرەگرین. باشە کاگاریا با بینە سەر چالاکیەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە ئاشکرایە کە کۆمەڵی خوێندکاران لە سەرەتای دامەزرانیەوە بەبێ جیاوازی بەردەوام سەپۆرت و پشتیوانی خوێندکاران بووە لە هەرێمی کوردستان بەدەیان چالاکیان جام ماوە، چه هونەری بێت چه زانستی بێت. پرسیارەکەم ئەوەیە کۆمەڵی خوێندکاران لە ساڵی 2026 چی لە هەک بەنیازت چالاکیەکانی چی و چی لەخۆ ئەگرێت؟ وەکو ئاشکرا لای بەڕستان لەواچە لای زۆربەی خوێندکارانی ئاشکرابێ، ساڵی 2025 بەشێکی زۆر چالاکی و پرۆژەمان ئەنجامیە خۆشحاڵانە بەپێی ئەو داتایانی کە لامانە لەسەر زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستانەوە بە نزیکەی 80 بۆ 100 هزار کەس سوودمەند بووە لەم پرۆژانە بە پرۆژەی جیاواز و ژمارەیەکی زۆر پرۆژەمان ئەنجامیاوە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان. بۆ ساڵی 2026 پلانی باشترمان هەیە. ئەم 80 بۆ 100 هزار کەسە پلانمان هەیە بیگەنینە 200 هزار کەس بۆ نمونە کە سوودمەند بن لە پرۆژەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان. و ئەگەر لە ساڵی 2025 نزیکەی 80 باڵین بۆ 90 پرۆژەمان ئەنجامیابێ، لە ساڵی 2026 پارمان هەیە بیکەنە 2 هێندە ئەو 3 هێندە تاوکو خەڵکی زیاتر، خوێندکاری زیاتر، گەنجی زیاتر سوودمەند بێ لەم پرۆژانە. بەڵێ کاک ئاریا ئێمە هیچمان نەماوەگەر خۆت شتێکت ما بێت. زۆر سپاسانەکەم، زۆر سپاس بۆ بەنامەکەتان. زۆر سپاس کامڕۆ لێرە ئامادە بن. کارەکانتان جێگەی دەستخۆشین، هیوادارم بەردەوام بن بۆی گەنجەکانمان بتوانن هەلیکاری باشتریان دەستکەوێت و بگەنە ئامانجی خۆیان. بێکمان بەردەوام ببین لە خزمەتکردنی خوێندکاران ئەرکی خۆمانە. بە دڵنیایی ئێمەش بە هیواین. بەڕێز ئاریا فەریق کارمەندی بەشی پرۆژەکان لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان سوپاس لە ستودیۆ لەگەڵ ما بوون سەرکەوتوو بن. زۆر سپاس.